بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لواني فقه هلا بابتي مزقوت وآدابكاني مزقوت داين یەکێکی دیکە لە شتانەی کە پێویستە لە کاتی دروستکردنی مزگەوتەکاندا ڕەچاو بکرێ بریتیە لەوەی کە زۆر گرنگی و مەصرف لە زەخرەفە و جوانکردن و جوانکاری و ڕازاندنەوەی مزگەوتەکان نەکرێ بە شێوەیە کە ڕازاندنەوەکە هیچ خزمەتێک بە ناوەڕۆکی مزگەوتەکە نەکا و لەلایەکی دیکە ببێتە هۆکاری ئەوەی کە خەڵکی لە کاتی نوێژەکاندا و لە ناو نوێژەکاندا تەرکیزیان تەنها لەسەر زەخرەفە و جوانکاریەکانی ناو مزگەوت بێت و ئاگایان لە ڕوحی نوێژ و ناوەڕۆکی نوێژ نمێنێ. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت لا تقوم الساعة حتى يتباهى الناس بالمساجد. دەفەرمێت قیامەت دانایە تا ئەو کاتەی خەڵکی وای لێدێ تەنها گرنگی بە ڕازاندنەوە و بەرزکردنەوەی مزگەوتەکان دەدەن ثم لا يعمرونها إلا قليلا. ئاوەدانیشی ناکەنەوە بە عیبادەت تەنها کەمێک نەبێ کە ڕەک وەکو واقعی ئێستای جیهانی ئیسلامی مزگەوتی زۆر ڕاقی زۆر جوان بەڵام کەم ئاوەدان و کەم نوێژخوێن و کەم ئەنجامدانی عیبادەت تێیدا و کەم ڕۆڵ هەبوون و کاریگەربوونی مزگەوتەکان بەسەر واقعەوە. لە فەرمودەیەکدا پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم ما أمرت بتشتيت المساجد. من فەرمانم پێ نەکراوە گرنگی بە ڕازاندنەوە و جوانکاری و بەرزکردنەوەی مزگەوتەکان دەم لە شوێنی کە دەفەرمێت لەتوزەخرفونەها کەما زەخرەفەت اليهود والنەصارى. وای لێدێ خەڵکی مزگەوتەکان دەڕازێنەوە هەر وەکو چۆن یەهودی و نەسڕانیەکان کاتی خۆی پەرستگا و معبەدەکانی خۆیان جوان دەکرد و دەڕازاندەوە. لە فەرمودەیەکدا دەفەرمێت ئەکن الناس من المطر وإياك أن تحمر أو تصفر فتفتن الناس. ئیمامی عومەر کاتێک کە دەیانەویست مزگەوتێک دروستکەن دەیفەرموو ئاگاتان لێبێت تەنها بەشی ئەوەندە مزگەوتەکە گرنگی پێ بدەن خەڵکی لە باران بپارێزێ، یعنی سەرێکی بۆ بکەن بەس باران بەسەر نوێژخوێناندا نەیەتە خوارێ، ئاگاتان لێ بێ زەرد و سوور و ڕەنگاوڕەنگی نەکەن وای لێبێ خەڵک تووشی فیتنە بێ. چۆن تووشی فیتنە ببێ؟ یعنی وای لێبێ لە ناو مزگەوتدا کەسەکە ئاگای لە نوێژەکەی خۆی و لە ناوەڕۆکی نوێژەکەی نەبێت لەبەر زەخرەفە و جوانکاری و ڕازاوەی ناوەوەی مزگەوت کە بەداخەوە زۆرێک لەو مەسرفانێکی ئێستا لە مزگەوتەکان دەکرێت بەبێ گومانی ئەوانەی کە تەنها ئامانج لێیان زەخرەفەکردن و جوانکاریکردن و ڕاکێشانی سرنجی نوێژخوێنە بێگومان ئەوانە ڕێگە پێدراونین و ئەوانە شەرعینین و لە جیاتی خێر بەبێ گومانی ئەو کەسانێک کە ئیشقاقی دەکەن و پارەی لێسەرف دەکەن تووشی گوناهباری دەبن. دەکرێت مزگەوت هەتا دەکرێت فراوانی کە ڕاحی کە و هەروەها بناغەی قایمی بۆ دروستکە دیوار و شتە ئەساسیەکانی بە جوانی بکە و ئەو شتانەی دەبنە مایەی نەهاتنە خوارەوەی باران یان گەرمکردن یا ساردکردن یا وەسائلی فێنکردنەوە و گەرمکردنەوە دەکرێت ئەوانە مەسرفیان لێ بکرێت. بەڵام ئەو شتانەی کە تەنها ئامانج لێیان زەخرەفەیە، تەنها ئامانج لێی نیشاندانە، ئامانج لێی تەنها شانازیکردن و خۆ هەڵکێشانە بەبێ گومانی ئەوانە لە شوێنی خۆی نین و زۆرێکیش لەو مزگەوتانەی کە هەن بینایەکەیان هیچ گرفتێکی تێدا نییە، تەنها ئەوەیە کۆنا، تەنها ئەوەیە کە زەخرەفە و جوانکاری تێدا نەکراوە تێک دەدرێت و مەسرف و پارەیەکی زیادی لێسەرف دەکرێت بەبێ گومانی ئەو مەسرف و پارە زیادەیە لەو شوێنانەدا نەکرێت چاکرا
مەشاریعی دیکە، مەشروعی دیکە و پرۆژەی دیکە و مزگەوتی دیکە لە شوێنێک کە هیچ مزگەوتێکی تێدا نیە تێیدا دروست بکرێت زۆر باشتر و زۆر چاکترە کە بەبێ گومانی ئێمە لە ناو ئاوەدانیەکانی خۆمان و شار و گوندەکاندا کێشەی مزگەوتمان یعنی کەمی مزگەوتمان نییە، کێشەی کەمی نوێژخوێنمان هەیە، کێشەی کەمی ئاوەدانکردنەوەی مزگەوتەکانمان هەیە، کێشەی کەمی ڕۆڵبینینی مزگەوتەکانمان هەیە کە بەبێ گومانی ئەگەر ئیهتیمام بەوەی بدەین زۆر چاکتر و زۆر باشتر دەبێت لەوەی کە ئەو هەموو مەسرف و پارەیە لە جوانکاری و لە زەخرەفەی مزگەوتەکان سەرفکەین کە ئەوانەی ئیشرافی مزگەوتەکان دەکەن بەبێ گومانی هەموو ئەو پارەی کە لە زەخرەفە و جوانکاریدا لە بەرزکردنەوەی منارە و گومەزەکاندا سەرف دەکرێن کە بەو شێوازە پێویست نینە زۆر زیاترە لەوەی کە لە ئەسڵی مزگەوتەکەیدا سەرف دەکرێت. بۆیە مزگەوتێک دەگونجێت چەندان مزگەوتی پێ دروست بکرێت خۆ ئەو کاتە ئەجری بۆ ئەو کەسەشی کە پارەکەی سەرف دەکات زیاترە و هەروەها شوێنێکی دیکەش جێگایەکی دیکەش ئاوادان دەکەیەوە بە مزگەوت یان بەڕاستی مەرج نییە پارە تەنها لە مزگەوتیدا سەرف بکرێت بەڵێ مزگەوت یەکێکە لە سەدەقە جاریەکان بەڵام لە شوێنێک لە جێگایەک کە مزگەوتیدا سەرف بکرێت لەوانەیە ئەجرەکەی مزگەوت کاتێک تەوان خێرەکەی لە شتەکانی دیکە زۆرترە ئەگەر پێویست بێت و ئەگەر شوێنەکە مزگەوتی لێ نەبێت و ئەگەر شوێنەکە نوێژخوێنی لێبن بەبێ گومانەی مزگەوت وەک دەڵێ یعنی پاشای هەموو سەدەقە جاریەکانە بەڵام لە حاڵەتێکدا ئەگەر پێویست بوو تەوان بینایی دروستکەی نەک جوانکاری و زیادەڕەوی تێدا بکەیت. یەکێکی دیکە لە ئادابەکانی مزگەوت مەسەلەن عایشە بۆمان دەگێڕێتەوە فەرمانی دەکرد کە لە هەر ئاوەدانیەکدا مزگەوتێک دروست بکرێت عایشە دەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی پێدەکردین کە لە هەر ئاوەدان و هەروەها بۆن خۆشیشی کەین و لە فەرمودەیەکدا پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم عرضت علي أجور أمتي پیشانم درا پاداشتی کردەوەی ئومەتەکەم حتى القادة يخرجها الرجل پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت کردەوەی ئومەتەکەم پیشان درا لەناو ئەو کردەوانەی کە خوای گەورە پاداشتی داناوە لەسەری لابردن یا هەڵگرتنەوەی دڕکێک یان شتێکی پیسی ناو مزگەوت بوو کە کەسێک بە نیەتێکی باش هەڵی دەگرێتەوە وێ پاکردنەوەی مزگەوتەکان و ئیحتیمامدان بە بۆن خۆشکردنی مزگەوتەکان یەکێکە لە عیبادەت و لە خواپەرستیەکان کە بەبێ گومانی گوتمان زەخرەفەکردن و جوانکاری زیادە نا بەڵام ئیحتیمامدان بە خاوێنی فەرشەکانی بە خاوێنی سەراوەکانی بە خاوێنی شوێنی دەستنوێژەکانی و هەروەها لابردنی ئەو شتە پیس و قێزەونانەی کە بەرچاوت دەکەون ئەرکی هەموو کەسێکی نوێژخوێنە و هەر کەسەی لە جێگای خۆیەوە لەسەریەتی پارێزگاری لێ بکە. یەکێکی دیکە لە یعنی ئادابەکانی مزگەوت ئەوەیە کە چۆن بە خاوێنی ڕادەگرین و بۆنی خۆش دەکەین بە هەمان شێوە دروست نییە و ڕێگە پێدراو نییە ئێمە ببینە هۆکاری پیسکردنی مزگەوتەکان یان شتێک ببینە ناو مزگەوتەکان کە مایەی ئازاردان و ناڕەحەتکردنی خەڵکی مسلمان بێ. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەیفەرموو إن هذه المساجد لا تصلح لشيء من هذا البول ولا القدر. مزگەوت شایستە نییە بۆ ئەوەی کە میس پیسایی و هەر شتێکی قێزەونی تێدا بەجێ بهێشترێ إنما هي لذكر الله وقراءة القرآن. قورئان تەنها بۆ یادی خوا کە مەبەست لە ئەنجامدانی نوێژ و هەموو عیبادەتێکە کە باسی خوایە و هەروەها خوێندنی قورئانە. لە فەرمودەیەکدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموو ئەگەر یەکێکتان کە کاتی خۆی مزگەوتەکان ڕاخراو نەبوون تەوان لەسەر گڵ و چەو خەڵک نوێژی کردووە ئەگەر یەکێکتان بڵغەم یان
شتێکی قێزەون لە دەمی یان لە لوتی هاتە دەرێ فەرمووی باونی کە لە شوێنێک بشارێتەوە نەوەک بەر پێستی کەسێکی ئیماندار کەوێت و بەهۆیەوە کەسە ئیماندارەکە تووشی ناڕەحەتی ببێت یان قێزی هەستێت و وەک دەڵێ مزگەوت یا کەسەکەی لە پێشچاوی ناشرین ببێ. لە فەرمودەیەکەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموو هەر کەسێک من ئەکەل الثەوم والبەصل والکوڕات، هەر کەسێک سیری خوارد یا پیازی خوارد یان کەوەری خوارد کە ئەو سەیجیانە بۆنیان ناخۆشە یان هەر دەرمانێکی دیکە یا گیایەکی دیکە کە بۆنی دێت و خەڵک پێی ناڕەحەت دەبێت دەفەرمێت فەلا یەقربەنە مەسجیدەنا، با نزیک نەبێتەوە لە مزگەوتەکانی ئێمە فإن الملائكة تتآذى مما يتأذى منه بنو آدم، فریشتەکان ناڕەحەت دەبن بەو شتانەی کە ئادەمیزادەکان پێی ناڕەحەت دەبن. بۆیە بە هیچ شێوەیەکی خواردنی هەر گیایەک و هەر دەرمانێک بەکاربێنی کە بۆنی بێت ببێتە مایەی ئەزیەتدانی خەڵکی نوێژخوێن بەبێ گومانی گوناهبار دەبی و هەروەها یان دروست و ڕێگە پێدراویش نییە بۆ ئەو نوێژانە بچیە مزگەوت، دەبێت لە تەنیاییدا لە ماڵی خۆت نوێژەکانکەی و نەبیە مایەی ئەزیەت و ناڕەحەتی، چونکە هەم نوێژخوێنەکان ناڕەحەت دەبن و هەمیش فریشتە و مەلائیکەتەکان. ئیمامی عومەر دەیفەرموو ئەی خەڵکینە هەر کەسێکتان ئەو دوو درەختەی خوارد یعنی بەرهەمی پیاز و سیر یا هەر شتێکی دیکەی بۆت ناخۆش دەیفەرموو مێنە مزگەوت و ئەگەر هەر بەتەمان بشیان خۆن ئەوانە بە کوڵاوی یا بە برژاوی بەکاربێنن کە ئەو کاتە بۆنیان نامێنێ. بۆیە ئادابێکی دیکەی چوونە مزگەوت ئەوەیە کە ئینسان خۆی بپارێزێت لە هەر بۆنێک کە دەبێتە تەنانەت ئەگەر بۆنەکە عاتریش بێ بەڵام زیاد لە پێویست بەکاری بێنی و بە جۆرێک بێ بزانی خەڵک حەز بە بۆنەکەی ناکایە بە بۆنەکەی قەڵست بەبێ گومانی ئینسان دەبێت خۆی لەوانە بپارێزێ. خۆ بۆن خۆشکردن بە بۆنێکی سووق و سروشتی و طەبیعی طبعاً سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بە خۆ پاراستنیش لە بۆنە ناخۆشەکان جا بۆنەکە لە دەمت بێت یا لە جەستت بێت کە ببێتە مای ئەزیەتدان و ناڕەحەتکردنی خەڵکی موسڵمان ببێ گومانی حرامە و گوناهە بۆ چوونە مزگەوتەکەت و جەماعەتەکەت لەسەری قەرزدار دەبیەوە. یەکێکی دیکە لە ئادابەکانی چوونە مزگەوت وەکو عولەما دەفەرمونەوەیە کە ئەگەر کەسێک لە مزگەوتدا تەوان ڕێگە پێدراو نییە شتێکت لێون ببێ لە مزگەوت هاوارکە یان شتێکت دۆزیەوە لە مزگەوتی هاوارکەی بڵێ خەڵکینە ئەوم دۆزیوەتەوە ئیجەیە یان شتێکت لێون بووە فڵان شتم لێون بووە یان لە ناو مزگەوتدا معاملەی کڕین و فرۆشتن بکەیت. فەرمودەی صحیح پێغەمبەرە صلی الله عليه وسلم پێغەمبەر دەفەرمێ هەر کەسێک بانگەوازی بۆ شتێکی ونبوو کرد پێی بڵێ خوا نەیدۆزیەوە و ئەگەر کەسێک معاملەی کرد و کڕین و فرۆشتنی کرد لە ناو حەرەمی مزگەوتدا دوعای لێ بکە بڵێ خوایە بەرەکەت نەخێ معاملە و تیجارەت و کڕین و فرۆشتنەکەیەوە کە ئەوەی سوالکەرەکانیش دەیکەن لە ناو مزگەوتەکاندا ئێستا بە دەنگی بەرز هاوار دەکەن و پارە پەیدا دەکەن کە بەبێ گومانی ئەو معاملە و تیجارەتە لە مزگەوتدا دەکرێت بە هیچ شێوەیەکی ڕێگە پێدراو نییە و دروست نییە ڕێگا بەو سوالکەرانە بدرێ و هەروەها نوێژخوێنەکانیش بەبێ گومانی کە لە ناو مزگەوتێتە پارەیان پێدەدەن بەبێ گومانی یەک تۆز خێریان ناگاتێ چونکە ئەو کەسانەی سواڵی دەکەن فەقیر نین و نازانی پارەکەی تۆ لە چیدا سەرفی دەکەن پاشان ئەگەر فەرزەن واش دانەین کەسەکە فەقیرە و پارەکەی تۆی پێویستە لە ناو مزگەوتێدا هەر دروست نییە کەسەکە داوای پارەیکە چونکە معاملەیە ئەتۆش دروست نییە لە ناو مزگەوتێدا پارەی پێ بدەیت و هەروەها لە ناو مزگەوتدا وەکو عولەما دەفەرمون ڕێگە پێدراو نییە شێعر و پەخشان یان هەر هیچ جۆرە مەدح و ستایشێک بکرێت بۆ کەسە خراپەکان و بۆ شتە خراپەکە. هەموو ئەو شێعر و پەخشانانەی کە باسی شتی خراپ و بانگەشە بۆ شتی خراپ دەکەن یا پێهەڵدانیان تێدایە بۆ کەسانێکی خراپ و خراپەکە ڕێگە پێدراو نین
و هەروەها تەنانەت خوتبە و وتاری جومعەش ئەگەر بوو بە مەدح و ستایشی کەسانێک کە شایستەی مەدحکردن و ستایشکردن نین، دوعاکردن و پارانەوە بوو بۆ کەسانێک کە شایستەی دوعا بۆکردن نینە، ئەوەشیان بە هیچ شێوەیەکی ڕێگە پێدراو نین و مزگەوت دەبێت لەو شتانە بپارێزرێ. صلى الله على سيدنا محمد وعلى آله